دەیکەی دەتوانی متمانە پێ بکەی تۆ لە بنچینەدا راپۆرتتدا تێکەڵی کاری ممە بە ئەزەل شتی تەشنۆکە نەمەکە عەلی ئەوە تۆ لەگەڵ چی قسە دەکەی ئەگەر چی وا پێ دەچێت دەتەوێت شتێک بکەی بەڵام کە هاتی سەرکردنەکەی هیچ دەزارێکی تۆ خۆت پڕەدات پێش سەنگەرەکە با بزانین دانیشە کوڕە بۆ کوێ دەچی دانیشە بادە یێز گەورم بەیەکەوە لێرە بچینە دەرەوە بچمە ناو شەقامانە بکەوین لە ڕاستیدا دوای 2 ڕۆژی تر پێداویستی تاوا دەبێن جا لیستەکەت پێ دەدەم واز لە لیستە بێنە دەڵێم هەموو شێ بەیەکەوە پیاسە بکەین ئەوە ئیسعاز دەکا نەخێر سەرۆکمە دەڵێن عەشق جوانترین لایەنی هەستی مرۆڤ دەردەخات خەریکە شدن لە مەراقی تۆ تکای لێرە مەچوە دەرێ بیری کەنعانم کردبوو نازانم لە نێوانەکە نییە چی بووە ئیشان؟ درۆت لەگەڵم کرد بەهار ئەزەل کوشتی؟ من ئاوالێکم دایەوە ڕامیس و پێیان نیشانداوی کاتێ بەهاریان کوشتووە سێرت کردووە کێوتی کەنان وتی تاوانی ئەزەل ئایشان ئەو ژیانی ئەمەی ڕاکێشایە ئێرە ئەزەریش بەڕادەی کەنعان تاوانی هەیە ئەی تۆ تاوانی من ئاشکرایە تاوانی من شێتانە خۆشویستنی تۆیە ئەی ئەو کوڕانی خۆشتان دەوێم من وا بیرم کردەوە تاوانم هەیە تاوانی من ڕاکێشانی خۆمە بۆ خراپەکاری منێکی وەک ئاگری دۆزەق چۆن لە دەورم کۆ دەبنەوە ئەرە تۆ هەموو شەوان ئەوە بۆ کوێ دەچی؟ پرسیارە سەرەکیەکەی ناو مێشکت بکە بۆ کوێ نا دەچمە لای کێ ئەفسانەکان درۆ دەکەن عەشق ناتوانێت دڵی ئاڵتوونی دێوەزمەکان دەربێنێت پیاوی عاشق دەبێتە کەسێکی فەرامۆشکار تەنانەت بۆ ماوەیەکیش خۆیشی لەبیر دەکات ئەوە شەقاممان بڕی منیش پەیمانەکەم بەجێگەیاند وامزانی تۆ وامزانی شتێکم پێ دەڵێ لە ڕاستیدا پرسیارێکت لێ دەکەم ها بەڵام پێشەوە باش شتێک پێ بدەم مادام گەیشتین فەرموو پێم بدە هاوەکو پێم گوتی شوێنی دانیشتنم دوورە لە بەشی ناو خۆم ئەرێ ئەوانە زۆر بچووکنیوان لێرە وەستاون منیش جارێ گەنجم مەی کەمەڕاق خۆ ئەوان سەرۆکیان نییە
نا جانا بۆ مەرەق بکەم. ئەوان ماڵیان نییە وەک تۆ ئۆتۆمبیلیان نییە یانیان نییە. سەیری مناڵە گوڵ دەداتە کچە ئێچی بکەن جارێ منداڵن قوتابین. چاوەڕێم دوای دەدەمێ. ئەرێ منت خستە دڵە ڕاوکیەوە ئاخۆ دەبێ زەلێکی گەورە و گران چیم پێ بدە. لە دوای دەدەمێ من دەڕۆم شۆشات. بۆستە بۆ کوێ سیرکە ئەوە تا چاوم داخستۆ چاوەڕێم زۆر عیبیشە کچێک لە چاوەڕوانی دابێڵیتەوە. کاتێنان خواردن لەیانەدا بینیم تۆ حەزی دەکەی بۆیە منیش ببوورە من دەڕۆم. ئەزەل بەڵێ هەر پرسیارێک بکەی وەڵامەکەی بەڵێ. ئەو کاتەی کە زەنگی سەعاتەکان لێیدا ئەفسانەکان دەبنە درۆ. شازادەکان بۆ عەشقی یەکەمیان دێوەزمەکانیش بۆ ئەسلی خۆیان دەگەڕێن. دیرۆکەیەکم هەیە. سڵاو هەمووش دەرەجێ خۆیەتی؟ لە جێیە هاتن چی هات؟ تۆ واز لەمە بێنە کاتێکتان دیار نەکرد لەگەڵ تەفۆ بۆ زەمات وا جارێ بیر دەکەینەوە. ئای کە بیر لە یەکتر دەکەنەوە ببینە تۆفیق چۆن سەیری دەکا. عاشق عاشق ئەرێ بەسە کارەکە سوگ مەکەن ئەوە پەیوەندی بە خۆمانەوە هەیە.